ڕێفراندۆم ئەو پرسە گەرمەی ڕۆژە کە لە ئێستادا لەسەر ئەستی باڵا لە ناوخۆ و دەرەوەی هەرێم کاری بۆکرێت. سەرکردایەتی سیاسی کوردیش ئەگەرچی هێشتا ماڵی پەشێ و پەرتە، بەڵام سوورە لەسەرەوەی لە ڕۆژی 25 سپتەمبەر ئەو پرۆسەیە ئەنجام بدات. مامۆستایانی زانکۆ و چاودێرانی سیاسیش یەکڕیزی ماڵی کورد و کاراکردنەوەی پەرلەمان بە تاکە دەواازە دەزانن بۆ سەرخستنی ڕێفراندۆم. خەریتی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆر گۆڕانکاری بەسەرا دێت. هیوادارم کورد بە تایبەتی ناوماڵی کوردی یەک بخەینەوە و لەم یەکخستنەوەی ناوماڵی کووردا کارێ بکەین لە ڕۆژی ڕێفراندۆم کە 25 نوێیە بە بەڵەیەکی زۆرترین کە تعبیر و گزارش لە ناخ و لە معاناتی تاجی کوردەکە ئۆکەی بین بەدەستەوە، چونکە بەڕاستی مەسەلەی ڕێفراندۆم مەسەلەیەکە ڕەبتی بە پرسی تاجی گەلی کوردۆیە لەگەڵ وڵاتێک کە کۆڵۆنیالیزمی عێراقیە. واتە پێویستە ئێمە وەکو کورد داوای سەربەخۆیی، داوای ئازادی، داوای مافی چارەنووسی خۆمان بکەین. کۆدەنجی هەرێمی کوردستان یەکڕێزی لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان تاکە گەرنتی سەرخستنی ئەم پرۆسەیە. ئەگەر ئێمە نێوماڵی کوردیمان یەک بێت ئەوە ئەتوانین ڕوبەڕووی هەر ئەگەرێکی نەخوازراوە بینەوە کە لە دوای ڕێفراندۆم و دروستبوونی دەوڵەتی کوردستان ئاڕاستی خەڵکی کوردستان بێتەوە. و گەشتبینم بەوەی کە ئێستا دانیشتنی لایەنە سیاسیەکان دەستی پێ کردوێتەوە بەرەو کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان ڕۆین و گەشتبینم بەوەی کە سەرجەم لایەنە سیاسیەکان کار لەسەرەوە بکەن کە پرۆسەی ڕێفراندۆم بۆ سەربەخۆی کوردستان بە دەنگی بەڵێ سەرکەوتنی گەورە بەدەست بێنێت و ئێمەش وەکو نەتەوەیە کە 100 ساڵە بەڕاستی بندەسین و تاکە نەتەوەین لە دنیاە بەو ژمارە دانیشتوانە کە دەوڵەتمان نەبێ بگەین بە دەوڵەتی سەربەخۆی خۆمان. مامۆستایەکی زانکۆ پێی وایە کورد تاوەکو ئێستا نەیتوانیەوە پشتیوانی نێودەوڵەتی بەدەست بێنێت بۆ ڕاگەیاندنی دەوڵەتێکی سەربەخۆش هەموو پایە یاسا نێودەوڵەتیەکانی هەیە. نەرین باشووری کوردستان پایە یاسایەکان کە لە یاسای نێودەوڵەتیدا پێویستە بۆ هەبوونی ڕاگەیاندنی دەوڵەت هەیەی. ئەوش بریتە لە گەل، بریتە لە هەرێم، بریتە لە دانیشتوان، بریتە لە توانای بەستنی پەیوەندی لەگەڵ دەوڵەتانی تێدا. هەرێمی کوردستان ئێستا ئەو پایە یاسایانەی هەیە ئەتوانێت دەوڵەت ڕابگەێنێ، بەڵام ئایا ئێستا ئەتوانین دەوڵەت ڕابگەین تا چەند ئێمە نەمانتوانیوە تا ئێستا پشتیوانی نێودەوڵەتی بەدەستبێن کە بریتە لە پایی چوارم بۆ ڕاگەیاندنی دەوڵەت بریتە لە تو کە دەوڵەت ڕاگەینی پێویستە پشتیوانی نێودەوڵەتی دان پێدانای نێودەوڵەتی بەم دەوڵەتە هەبێت بۆی دواتر ئەم دەوڵەتە مامەڵەی هەبێت لەگەڵ ئەو دەوڵەتانی کە دانی پێدادەنێن. ئێستا هەوڵاتیانی هەرێم چاویان لە کۆتایی هاتنی قەیرانە سیاسی و دارایی ئیداریەکانی هەرێمە بە بڕای چاودێرانی سیاسیش تەنها یەکڕێزی نێوماڵی کورد هۆکاری تێپەڕاندنی قەیرانەکان و سەرخستنی کۆی پرۆسە سیاسیەکانی هەرێمە. سەلاح جەمیل، کوردسات نیوز، هەڵەبجە.